دەستەی پشتیوانی لە عەفرین لە دەمی هێرش و پەلامارەکانی دەوڵەتی فاشستی تورکیا بۆ سەر گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان و تایبەت لە عەفریندا خۆی ڕاگەیاندووە. وەک دەزانن لە ڕێکەوتی یەکی سێ ئێمە لە بەردەم پارکی شانەدەر کەمپینی هاواری عەفرینمان ڕاگەیاند کە لە زۆربەی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان هاوکاری بۆ کانتۆنی عەفرین کۆکراوە. لەسەرەوە ساسە ئێمە زیاتر لە هەفتەیەک لە بەردەم پارکی شانەدەر بانگەوازیمان کرد کە هاوکاری کۆبکەینەوە بۆ عەفرین. خۆشبەختانە توانیمان بڕێکی باش هاوکاری کۆبکەینەوە نزیکەی $1.5 کە هاوڵاتیانی شاری هەولێر بۆ کەمپینی هاواری عەفرینە هێناوە. ئێمە بە ئەمانەتەوە لەگەڵ مانگی سووری کوردی لە ڕۆژاوای کوردستان ئەو هاوکاریە کە کۆمان کردوتەوە دەگەێنین بێن دەرێ و هەروەها بەشێکی زۆر با بڵێن پێداویستی منداڵان لە شیر و دایبی و جلوبەرگ و بەتانی و کە ژمارەیەکی زۆر کۆکراوەتەوە ئەوانەش هەر لەم چەند ڕۆژەی داهاتوودا لەگەڵ مانگی سووری کوردی لە ڕۆژاوای کوردستان دەگەێنین.